کۆنتڕۆڵکردنی دوگمەی سامسۆنگ لەگەڵ ئایفۆن زۆر جیاوازە. ئەم بەی زۆرێک حەزم لەو شێوازە نییە کە لە ڕێگای ئەوە بگەڕێەوە و ئەوەش دوگمەی تەچ پادەکە بیت و ئێرەش پیجەکانی پێدا بخەی. هەموو کات حەزم لەیە وەکو ئایفۆن بەکاری بێنم، بۆیە لێرە دەچینە سەر دیسپلی، لەوێەوە دەچینە سەر ناڤیگەیشن بار. ناڤیگەیشن بار ئێستاکە دەبینی شێوازەکانی بەکارهێنانی سامسۆنگ چۆنە پێت دەڵێتن. ئێستاوەی هەڵبژێردراوە دوگمەی گەڕانەوە لە ڕاستەوە لە بۆ چەپە لێرەوەیە کەوا بوو، دەکرێت بیکەیە چەپ لە بۆ ڕاستیانی دوگمەکە لەو لایەوە بیتن و دەکرێتن ئەوەی تەچ بارەکەی تەچ پادەکەی هەر لە سنتەر دەمینێتەوە و دوگمەی داخستنیش دێتە لای ڕاست. بەڵام ئەمە ئیشمان بەوە نییە، چونکە ئێمە پێویستمان بە شێوازی کۆنتڕۆڵکردنی هاوشێوەی ئایفۆنە، بۆیە دەچین دوگمەی سویپ گاستسدا دەگرین. ئێستاکە مۆبایلەکەمان هاوشێوەی ئایفۆن دەکرێت بگەڕێنەوە بۆ نونە لێرە ئەوها دەگەڕێتەوە ئەو هەش دای دەخەی چۆنی بمانەوێتن کۆنتڕۆلی دەکەن. هاوشێوەی ئایفۆن زۆر خۆشترە لەوەی کەوا دوگمەی گەڕانەوە ئەلێرە بێتن. هیوادارم ڤیدیۆکەم سوودی هەبوو بێتم بۆتان و ئێوەش لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی چەناڵەکەم بکەن ئەگەر یەکەم جارتانە دەبینن، و ئەگەر پێشتر سەبسکرایبتان کردووە بۆ زۆرترین کەس بینێرم بۆ ئەوەی زۆرترین کەس سوودمەند بێت و سوپاستان دەکەم.